ایرو کەسەتیەکە نیشتیمان پەروەرە ڕۆژاوای کوردستانی و سەرۆکێ ئێلە گابەرە کۆچە خۆیان داوی کرد کەسەتیە نیشتیمان پەروەر و وڵات پارێز و جوواکیە دەبەرە هەموو دێ و سەرۆکێ ئێلە گابەرە یونس حاج ئەحمەد لە هێسە کۆچە خۆیان داوی کرد کوجهێ پەنجەیە وی دێ بزا ڕزگەری خوازە گەلێ کوردە دیار بوو خودەژەڕازی یونس حاج ئەحمەد کۆ دە ساڵە 1940 ژدایک بووە بەردەوام بەرەبانەی دەبەردۆزە کوردی دەکرد و دە ساڵە 1992 پێشتەبانی ڕاپەرینە باشوورێ کوردستانی کرد هەروەها دە ساڵە 2004 بابێ مەجید ڕۆڵەکە سەرەکە دەسەر هەلدانەدا دیت و لەگەڵ کەسایەتیە ناوچەیە سەردانەشامە پایتەختە سووریە کرد و لەگەڵ سەرۆکە ڕژێمە سووریە جویا و دەجوینە لەگەڵ سەرۆکی ڕژێمێدا بەرەبانەی دەبەردۆزە کوردی دەکرد و گوتک و ئەو ئێلقامشلۆ ڕوودایی سەر هەلدانە یا ساڵە 2004 نەک بوویەرەکە و ڕوودانەکە ئاسایی